هم ميدانی فکر ئیسلام ئێوە لە ڕووی فکریەوە ئەم ئینسانەوە پەروەردە بکە ململانەی بانگەوازی پێغەمبەرانی بۆ ڕوون کاتەوە کە ململانەیەکی حەق ململانێ فکریەکە لە بانگەوازی پێغەمبەرانە بانگەوازی پێغەمبەران کە هاتوون و فەرمویانە بڵێن لا إله إلا الله خەڵکێک بەرهەڵستی کردوون کە بەرهەڵستی کردوون بەرهەڵستی چینایەتی نەبووە چکە دەوڵەمەند و فەقیر بەرامبەر بە لا إله إلا الله کە وەستاونەتەوە توخمیش نەبووە ژنان بێن بەدەم بانگەوازەکەوە لەبەر پیاوان دژی وەستاونەتەوە نە فەقیر و هەژارە نە توخمە ژن و پیا و نێرومێ نە قەومە عرب هاتوێ بە دەنگەوە عەجەم قبوڵی نەکرد بانگەوازی پێغەمبەران بانگەوازێکە بۆ ڕزگارکردنی ئینسانیەتی ئینسان بۆ ناساندنەوەی خوای پەروەردگار بەو خەڵکە بۆیە فەرمەوە یعەلمهم الکتاب دوای ئەوەی لە ڕووی عەقیدەوە خوای پێناساندن ئەمجارە دێت لە کتابە چیان پێناسێ مەبادئیان پێناسێ یاسا و ڕێسایان پێناسێ تۆ لە قورئان و سنەتی پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وسەلام مەصدەری تەشریعی ئێمە ئەوەیە شەرعی ئێمە لە کوێوە هاتووە لەوێ ئێمە لەوێەوە ئەم شەرعی خوای پەروەردگارمان بۆ هاتووە کە ئێستا بووە بە یاسا و ڕێسایەک 1000 ساڵ ئوممەتی ئیسلام حکمی پێکرد ئەمە هەمووی بریتیە لە وەیعەلمهم الکتاب ئەنجا ئەم لایەنانە چییە مجتەماعەکەمان چۆنە کۆمەڵگەیی لە دارالئیسلامە ئەژی سەروەری شەرعی بەسەرەوەیە دەسەڵاتێکی ئیسلامی لە ناوایە کە پێی قبوڵە ئەنجا چۆن سیستمی سیاسی بۆ داڕشتووە سیستمی اقتصادی لایەنی کۆمەڵایەتی لایەنی شەڕ و ئاشتی لایەنی خوێندن و قەزاوەت هەموو لایەنەکانی تر ئەنجا ئیسلامەکەوێتە سەر ئەم سیستمە کە ئەمانەی بۆ ڕوونەکاتەوە ئەوەی کە لە ئوسوڵە هەیە ڕێسای سەرەکیە وەکو دەستور نەگۆڕە بەڵام ئەوەی کە یاسای ڕۆژانەی ئاڕاستەی کۆمەڵگەکەیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە حەدیثی مسلمە فەرمێ ئەنتم ئەعلەم بشؤونی دونیاکم ئێوە شارەزاترن بە کاروباری دنیای خۆت چمەناعەتێک هەیە پەرلەمانێکی شەیە و لەژێر سایەی ئیسلامایە بەڵام دەستوری گشتی سەروەری شەرعەکە پێویستە نەفەوتی دەستور چ مشکلێکە خەڵک مناقەشەی ئەوەکە کە ئایا کێشەی دووژنە بووە بە کێشە تاوەکو باس کرێت ئایا لە کێشەی ئەنفالەکان و فەقیرستان و گەندەڵستان و هەمووی ڕزگار بوون و ئێستا هاتۆتە سەر کێشەیەوە کە 352 پیا و چون لە ساڵێکە کردویانە بە دووژنە بووە بە کێشەیەک لە کوردەواریە هەتاکو پەرلەمانی تەقاویتانی کوردستان باسی لێو بکەن یاسا و ڕێسای بۆ دیاری بکەن خۆی ئەمە کێشەکە نییە کێشەی سەرەکی ئەوەیە کە شریعەت مەرجعیەت پێویستە بۆ کێوێت وإن تنازعتم في شيء ئەگەر لە شتێکان ناکۆک دەرچوون بگەڕین و لای چێت خی گەورە فەرمێ فەڕودوه إلى الله والرسول پارتیوێکێتیش ئەفەرمون ڕدوه إلى الپارتی وەلێچێت پێ چۆنە بێت هێم کوفرە بووە ئەم بتپەرستێ چۆنە شێ کابرای مسلمان چۆنە شێ ئێمە هەر بۆ مسلمانە حسابی بکەینەوە بڵین وەڵا مەرجعیەتی تۆ پارتیوێکێتیە بەڵام قەی ناکەم ڕوو بە مزگەوتی ژنێژ و تاعەت و عیبادەتەکەی خۆشت وەڵا هەمووی لێ قبوڵە آخر چۆنە بێ دوو خەنجەر بخاتە کالانێک لەبەرەوەیە کە ئیسلامەیەوێ ئەم ئینسانە ڕزگارکە ئازادی پێ ببەخشێ وای لە بکە مەرجعیەتی خۆی بدۆزێتەوە بزانێت تەوجیهی خۆی لەکوێوە وەرەگرێت ئەوەش مەیدانێکی مهمە ئەنجا برانی بەڕێزم زۆر مهمە کە شارەزا بین لەوەی ئیسلام چۆن ویستێتی گۆڕانکاری لەم 4 مەیدانە سەرەکیە بێنێتە دی مەیدانی یەکەم مەیدانی عەقیدەی ئیسلامی قەناعەت لە ناخە بەم تاکانەی شۆنکەوتوی خۆی بکە کە ئەوەی هێناوێتی ڕاستن لە کردگارەتی خوای گەورە و پەروەردگارەتی وحدانیەتی خوای گەورە لەو وحیی هاتووە بۆ پێغەمبەران و بۆی فریشتەکانەوە بەهۆی جوبرەئیلەوە و هەروەها ئەو وحی هاتووە پێغەمبەری نازدار و نووسراوەتەوە کە قورئانە و سەلامەت ماوە لە دەستکاری کردن و قەناعەتی پێ بکرێت کە قورئان و حەدیث سەرچاوەی سەرەکین و پارێزراون و پێویستە بگەڕێن سەر ئەو مەرجعانەی کە مسلمانان بە درەژای تاریخ پاراستویانە شێوازی کارکردن و هەڵگرتنی ئەم بەلاغ و ئەمە هەمووی بەشێکە لەو بیناسازی عەقائیدیە کە ئەبێ لەسەری پەروەردگار بزانێت چێ دۆستێتی چێ دوژمنێتی شارەزادی ئەنجا مەیدانی تەزکیەی نەفسی تەزکیەی عەقلی تەزکیەی جەستەی چێژی جەستەی خۆی بزانێت لە شوایە سنووری وەدابنێ ئەبەم شێوە شەرعیە ئیسلامیانە خۆی پەروەردەکە
مەدانی ململانەی فکری و گۆڕانکارە سیاسیەکان و پەیامێکی شارستانێتی کە هەڵگرتووە بێ پێی بەمەش ببا بە تەکید ئەنجا چۆن ئەرک و وەزیفەی خۆی ئامادە باشی خۆی چۆن دروستەکە بۆی بتوانێت ئەرکێکی وە هەڵگرێ کە بانگەوازی پێغەمبەرانە گەێنێتەوە بەجێی خۆی و هەروەها ئەتوانێ وزەی خەڵکی بەگەڕخە لە مەدانەکانە کە ئەوان ئەتوانن وزەی خوانی تیا بەگەڕخن خی پەروەردگار یارمەتی دەری ئێمەش و ئێوەش بێ ئەمانەمان هەمووی گۆڕانکاری جەزریمان تیا دروستکە لە ڕووی عەقیدەمانە لە تەزکیەی نەفسمانە هەروەها لە ململانەی فکریە شارەزامان کە و ئەرک و ئەرکەکانی سەرشانیشمان زیاتر بۆ ڕوون کاتەوە هەتاکو بتوانین ئەم پەیامە خواییە هەڵگرین بتوانین هەمومان بە کۆمەڵکارانە بتوانین ورە و وزەمان یەکخین استراتیژێتێکی دوورمەدا دیاریکەین ئەم قۆناغانەی کە دێنە پێشەوە یەک بتوانین ورەمان وزەمان توانامان داراییمان ئاڕاستەکردنمان بە پێی ئەم قۆناغانە ببینە پێش خی گەورە یارمەتی دەری ئێمەش و ئێوەش بمان کە بە ئەداتی قەدەری خۆی بۆ سەرخستنی دینەکەی